تەلەبە هاتووە کچ بووە نیقابی پێوە بووە دەتی لە جامیعە مامۆساکە بە زۆر ئەڵێ ئیلا ئەبێ کوڕێک و کچێ بشنە ئەو کابینەوە لەسەر کۆمپیوتەرە بن بەتەنیا کچێ کوچێ بۆیان نییە کوڕێ بۆیان نییە با زۆرە بێ خۆیان بەتەنیا بن شەیطانیان لەگەڵ بۆی تووشی فعل و فەسادی بن و ئاگایان لە خوێندنە شڕەکەی خۆشیان نەمێنێ نەک لە دینەکەیان زۆر أو آية عشان رسول الله صلى الله عليه وسلم فرمي لولا الضي ترمذيا كهاتو فرمي ألا لا يخلون رجل بامرأة فإن ثالثهما الشيطان فرمي قاعد هربن تيا كلاي كروك جنية بتنها چونك السيميان شيطانا قاعد هربن فرمي تيا كلاوي كروك جنية چونك السيهميان شيطانا أمره بهمو شوية كلاوي أنا كن وسيمشانە کەن بە شەیطان تەلەبە هاتووە کچ بووە نیقابی پێوە بووە دەتی لە جامیعە مامۆساکە بە زۆر ئەڵێ ئیلا ئەبێ کوڕێک و کچێ بشنە ئەو کابینەوە لەسەر کۆمپیوتەرە بن بەتەنیا کچێ کوچێ بۆیان نییە کوڕێ بۆیان نییە با زۆرە بێ خۆیان بەتەنیا بن شەیطانیان لەگەڵ بۆی تووشی فعل و فەسادی بن و ئاگایان لە خوێندنە شڕەکەی خۆشیان نەمێنێ نەک لە دینەکەیان زۆر ئەو ئاوای هاتووە ئاو ئەکەن لە کوڕکچەکان کەس جاگای لێ نیە تر جاری وا هەیە تۆ ناپرسی لەم کچەوە ئەرێ لە جامیعەت چیەکەی ئەرێ لەم کافتریا لەگەڵ کێ دانیشی ئەرێ ئادەی بزانم ئەم سناپەت چیتیایە بزانم